چوار ساڵە لە ناو ئیشدا ئیش دەکەم سەرەتا تانچی باغە و ستیل و ئانە داتنێرکوانە بازارەکە زعیف بوو ئێستاش بازارەکە زعیفە بەس لە جاران باشترە یعنی مانگێک پێش ئێستا بازارمان باش بوو بەس کە دەکەوینە لای زستان و ئەوانە بازارمان زۆر کەس دەبوو. سەرەتا زۆر سوپاسان دەکەم زۆر بەخێر بێن وەکو ئیشەکەی ما ئیشی تانچی چییە تانچی ماڵان دروست دەکەین چوار وەستاشمان لێرە ئیش دەکەتن وەئیسێ بکە چوار عایلە لێرەکانە ئیش دەکاتن تانچی دروست دەکەین سبۆقی دەکەین ناویی سبۆق دەکەین دۆخاتی وی ئیشەکە باش بی هاری کار و پشتوانێت کورتە باڵا بن بۆ هەندێ بتر بشین کار و چاڵاگێت خوان جام دەین و ئەم ژیوەکی کەسم پێداویستە تایبەت مەجی شیانت هەین کو ئەم هەر کارێکی بکەین و بەلکی چێت بێتن ئەمشوان کەسا باشتر جی بکەن ئەوێت نەکو پێوی هەر هاریکاریەکە بن تنێ ئەو جی سەر هەندێت مینێتن کو مرۆڤ باری بخوا بتن ئەس شەیما دەرچوا کولیجا زانستن ئەندازیاریە چاندنێمە ئەوە جی کارت من پێشکێشی هەواکردن. طلعنا خرج بدر حاطي وزن خفيف بس هي قدر كذا في قيد ودر حاطي در طواطي در وسيدي أبر في عراق بتشون على القوة أو شيء شورا ده كان يتسلسل العراق شكلي قرقي يبو أودي أصل مول حبت السما عمري بشلو شطالة والشيء صنع قسمه نیم کره راست نیم کره چپ دم های کمک کلی ورگرم نیم کره یعنی چی برش لام وقتی دستی اجلو ئەو ڕۆ سێمینارێکی فوقڵادەمان هەبوو لە شارستانی پیرانشار باسی تەخوێت حافزە و تۆندخانیمان کرد و جێگای تەخوێت حافزە و تۆندخانی دەیێراندا هەرچەندە دنیادا کارێکی شناختە شودەیە مەسەڵەن کیشوەرەکانی وەک ژاپۆن فەنلاند ئەمریکا ئاڵمان دەو جگانەدا حیاتیە بەرعاڵ وەلی لە ئێران حوزەکی ناشناختەیە و جێگای هەوێ کاری لێ بکرێ نه راست فعالیت هنری راست مربوط به نیم کره حالتی که زرده و جو يعني ضخم كز أو استعدادي هيا فقط ويكا بربرش يافتنه يعني كأنا جورك دلن تغذية ذهنه أو درشتها كلازمة بويك ذهني تابشان لكونكوريا كان يدان شاموزة كان استفادة لب كانوا زور موفق تربيش بو قد هم موفق ترين و قصيان هيا بو من اشتك دارهم برحال دسمة دراسي